بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا خوای پەروەردگار ئەمانەتی تەمەنی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویستان ئێمە وەکو وتومانە ئینشاءڵڵا پشومان درێژە بێ لەم بەرنامەی نووسین و یادەوەری بۆ قسەکردن لەسەر بەرهەمەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر و لەسەر ئەو یادەوەریانەی کە لە چوارچێوەی نووسینەکانیان هەیە. خۆشەویستان دوای تەواوکردنی کتێبی دەبەرەک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان یەکێکە لە کتێبە باشەکانی مامۆستا، یەکێکە لە کتێبە گرنگەکانی مامۆستا کە دەکرێت هەر دەستە خوشکی کتێبەکانی پوختێک دەربارەی ئیسلام و دەبەرەک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان بێویش بریتێ لە سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازووی ئیسلامدا کە ئەمە بەرگەکەیەتی. ئەم کتێبەش یەکێکە لەو کتێبە بایەخدارانەی کە وەختی خۆی مامۆستا دیسان هەر لە چوارچەوەی گفتوگۆیە بەرهەم هاتووە، بەڵام دوجار بۆ خۆی جارێکە سیاقەی کردوێتەوە کردوێتی بە نووسین و وەکو کتێب لە ساڵی 1984 نووسراوە. یەکێکە لە کتێبە باشەکان و تا ئەم لە حسێش کتێبێکە کاتوانێت مەقاومەی هەبێ لەگەڵ ژیانی ئێستاشە بژی. نامەوێت زۆرتر ینی ناوڕۆکی کتێبەکە باسکەم دەمەوێت لە ڕێگای گفتوگۆکە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیرە زیاتر بچین ناو نووسینەکەەوە و ناو ناوڕۆکەکەی وە تەنانەت ئەوەی کە هەڵگری چی یادەوەریەکیشە. سوپاس مامۆستا کە جارێککە ئامادەبووی. سوپاس بۆ نابیشتان کاک پێوەند بەخێر بێنێ خوا. مامۆستا بە پرسیارێکی گشتی بکەین لە سەرەتایە، هەرچەنە چێتە ناو چوارچێوەی بابەتەکانی جەنابیشتەوە ئەوەیش قسەکردن لەسەر پۆلێنکردنی نووسەرەکان. یعنی ئێمە توانین نووسەر پۆلێن بکەین بەوەی کە بڵێن ئەمە نووسەرێکی ئیسلامیە، ئەمە نووسەرێکی ئەلمانیا، ئەمە ڕۆشنبیرێکی با بڵێن لیبراڵە، ئەمە ینی کاڵین کۆمەلگای کوردی کۆی ئەو پێکهاتەی کە لە بواری نووسین و وەروەها لە بواری فەرهەنگیەوە هەیەی هەمووی نابنە سەرخانێکی مەعریفی بۆ وێلی کورد بە چ بە ئیسلامی بێت چ ئەلمانی بێت چ ینی ئەلەو بوارانەی کە نووسین ئاوڕاداتەوە لێیان. قسەکە لەسەرەوەیە تۆ بۆ خۆت قەنەعەت بەم پۆلێنکردنە هەیە بۆ ئیسلامی بۆ مەبەسم بۆ نووسەر وەکو نووسەر دەزانم نووسەر بۆ ئیسلامی و غیر ئیسلامی. من وتم قسەکە لەسەرەوە بوو کە ئایا ئەم پۆلێنە ڕەوایە مەسەلەن بڵێن ئەمە نووسەرێکی ئیسلامیە، ئەمە نووسەرێکی ئەلمانیا، ئەمە نووسەرێکی ئێمە لە کاتێکە باسی نووسەرەکانەکەین باسی نووسەری کوردەکەین. ینی قسەکە لەسەرەوەیە دەکرێت پۆلێنی بکەین بڵێن کاکە ئەمە مەسەلەن ئەمە نووسەرەکە ئەم نووسەران نووسەری ئیسلامیە بەرهەمەکەشی نووسینێکی ئیسلامیە، ینی پۆلێن کراوە بۆ ئەو شەریحەیە کە چینە کە پێ گوترێ ئیسلامی، یا لە بەرامبەریشا بڵێن ئەمە ئەلمانی و ئەمە لیبراڵە و ئەمە فڵانە. ینی الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. والله پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکە من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی کە جەنابەت پشوو درێژانە لە لێکۆڵینەوە باسوخوازە سەر ئەو کتێب و بەرهەمانەی بەندە بەردەوامی دیارە بۆ زانیاری جەنابیشت و بینەران و بیستەرانی بەڕێزیش ئەم کتێبی سۆزی نەتەوایەتی لە ڕیزبەندی نووسینیدا فیعلەن دەکەوێتە قۆناغی سێیەم. ئێمە دیارە ئێستا لە قۆناغی سێمی کتێبی سێمە، چونکە یەکەمین کتێب وەکو توێژ بۆ ئیسلام و ڕێچکان بوو، بەڵام دوایی لە نووسینەوەیدا کەوتە دوای پوختێک دەربارەی ئیسلام کە لە 83 بووە، ئەگەنە لە ئەنجامدرانی وتوێژەکان لە 81 و 82 بوون. ئەمەشیان فعلەن من لە ئەو کاتە ماڵم لە گوندی سەرسیان بوو، تازە ماڵم پێکەوە نابوو، هاوسەرگیریم کردبوو، لەوێ نووسیومە لە 84. بەڵام دوایی چاپکردنەکەی کەوتوتە ساڵی 89 و چاپی یەکەمی 92 ئەوانە دوای چاپی دووەم و سێم و ئەوانەشی کراوەتەوە. زانم دەستخۆشی لێ دەکەم کاک پەیوەند بەنسبەت پرسیارەکەت کە ئایا دەگونجێ نووسەرەکان پۆلێن بکرێن. دەگونجێ بڵێین ئەو نووسەرە کە دەنووسێ هەڵگری چی ئیدۆلۆژیەکە، چی جیهان بینیەکە و لە دەقەکانیدا لە قسەکانیدا لە نووسینەکانیدا پشت بە چ بوون ناسیەک دەبەستێ، پشت بە چ بەرنامەیەک دەبەستێت، دەگونجێ ئەوە بڵێین. بەڵام من پێم وایە کە ئاوە
دابشکردنی نووسەرەکان کە ئەوە هەر تایبەتە بە ئیسلامیەکان و تایبەتە بە ئەڵمانیەکانەوە و تایبەتە بە شیەکان شەپیەکانەوە بەڕاستیەکانەوە پێم هەڵەیە ئەوە یعنی بۆ وێنە منە و کتێبی سۆزی نەتەوایەتیم کە نووسیوە لەوانەیە ئەوەندی خەڵکی غەیرە ئیسلامی خوێندویانەتەوە کارلێکیشان لەگەڵ کردووە خەڵکی غەیرە ئیسلامی بەواتە حیزبیەکەی ینی خەڵکی پارتی یەکێتی سۆشیالی شوعی پاسۆ ینی هەموو ئەو حیزبانە لەوانەیە خەڵکی ینی بە ڕێژە ڕەنگە خەڵکی کە لە نێو بازنەی کاری ئیسلامیدان هێندە نیان خوێن بێتەوە و هەروە زۆر لە کتێبەکانی کەشم من زۆر کەس دێ بۆ لام دەڵێ هەرچی کتێبی تۆ هەیە هەموم ئەوە کردووە نی مودی ڕاستەیان دەکەن لێ دەکۆڵنەوە کەواتە دابشکردنی خەڵک بۆ شوێن پێما دابشکردنێکی هەڵەیە و پۆلیانکردنێکی هەڵەیە و لە ڕاستیدا من ئەو بابەتە تۆ دەبێت تەماشاک بابەتەکە کە لەبارەی نووسراوە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە خۆتەنی پەیوەندی بە نوێشکەرانەوە نییە نوێشکەر و نوێژ نەکرد ئیسلامی و غەیرە ئیسلامی هەڵگری هەر ئیدۆلۆژی هەر فکرەیەک بێ بابەتی خۆیەتی کە لێ بکۆڵێتەوە ئەم نەتەوەی ئێمە ئەو کێشەی کە هەیەی کە کێشەی بیەکیانی و بێ قەوارەیە چۆن چارەسەر دەبێ وانە کەواتە و من بۆ خۆشم هەروە بووم لە سەرەتای تەمەنیشمەوە تا ئێستاش یعنی قەت تەماشام نەکردو داخوا ئەو کەسە کتێبەکەی نووسیوە چێت تەماشا خودی خۆی قسەکانی دەکەم عربیش بنچینێکی جوانیان داناوە هەڵبەتە قاعدەیەکی شەرعیشە دەڵێ انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکە چی گوتراوە تەماشا مەکە چێ گوتوێتی خوش سبحانه وتعالى لە کەلامی خۆیدا لە قورئانی خۆیدا تەماشا دەکەی ئیبلیس کە قسەیەک دەکا زۆر بەوە نەقلی دەکا فرعون کە قسەیەک دەکا بەڵگەکانی ڕێک وەک خۆی مەسەلەن نەقلی دەکا واتە قسە دەکرێت لەگەڵ مامەڵە دەکرێت لەگەڵ خودی بابەتەکە و خودی قسەکان نەک لەبەرەوە کە ئەو قسەیە هی ئیبلیسە یا قسەی هی فرعونە دەبێت هەر لە ڕێوە ڕەفز بکرێ بۆ وێن لە سوورەتی سەبەدا کە زۆر جێی سەرنجە خوای پەروەردگار دەفەرمێ ولقد صدق عليهم إبليس ظنه فاتبعوه إلا فريقا من المؤمنين ئیبلیس گومانی خۆی ڕاست بردەسەر لەگەڵ مرۆڤەکاندا هەمویان شوێنی کەوتن جگە لە کۆمەڵێک لە بڕواداران یعنی ئیبلیس گومانەکەی ڕاست دەرچوو خۆی پەروەردگار تەئیدی ئیبلیس دەکا مادام شەیطان قسەیەکی کردو ڕاست دەرچووە خۆی پەروەردگار دەفەرمێ صدق عليهم إبليس ظنه گومانەکەی ڕاست بردەسەر لەگەڵ مرۆڤەکاندا هەمویان شوێنی کەوتن کە گوتی هەمویان گومڕا دەکەم جگە لە کەمێکیان هەمویان شوێنی کەوتن جگە لە کۆمەڵێک لە بڕواداران گومان کرد ئەگەر خۆیان نەکردەمە ئاەت نەبووە هەر ئێستا بووە بە هەڵایەکی گەورە دوایەوە کەم قسەمان لێ بیست پشتگیری ئیبلیس دەکات لە قسەیەکدا کە قسەکەی ڕاست دەرچووە بەڵێ جوانە مامەسا سەبارەت بە ناوی کتێبەکە ناوی کتێبەکەت ئەندازەیەک دوور و درێژە سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازووی ئیسلامدا بەس لەسەر دوو چەمچان بیری ناسیۆنالیزم یاخود سۆزی نەتەوایەتی لەگەڵ بیری ناسیۆنالیزم بۆچی تۆ ئەم دوانە بەانی هەردووچان هێناوە لە کاتێکا تەسەورێکرێت کە چاوجی هەردووچان یەکێک بێ ینی کاڵی ناسیۆنالیزم ینی بیری نەتەوایەتی ئەو کەسە مەسەلەن بۆن لە ڕوانگەی نەتەوایەتیەوە جیهانبینی خۆی پیشانەدا قسەکە لەسەرەوەیە تۆ پێت وایە نەتەوایەتی بوون و ناسیۆنالیزم بوون تەمانین بەیەکەوە من پێم وایە کاک پەیوەند و بەڵگەشم بۆ ئەوە بەدەستەوەی لە خۆوە ناڵێم من پێم وایە کە خۆشویستنی نیشتیمان و خۆشویستنی خەڵک و نەتەوە شتێکی خواڕستکە هەموو مرۆڤێک مادام سروشتێکی ساق و سەلیمی هەبێ وڵاتی خۆی خۆش دەوێت نیشتیمانی خۆی خۆش دەوێت لەو کتێبەشدا زۆر باسم کردووە بەڵگەی قورئان و سونەتم لەسەر هێناوەتەوە کە پێویستیشی بە بەڵگەی قورئان و سونەت ناکات چونکە ئەو شتانەی کە بە ئەزبوون دیارن بە عەقڵی سەلیم دیارن بەرهەستن پێویستیان بە بەڵگەی شەرعی ناکات بە بەڵگەی نەقڵی هەر شتێک بە عەقڵ دیار بێ پێویستی بە بەڵگەی نەقڵی ناکات ئەوە کە مرۆڤ نیشتیمانی خۆی خۆش دەوێ خەڵک و هاوزمانانی خۆی خۆش دەوێ شتێکی خواڕستکە و ئەوە کە دەبێت بەرگریان لێ بکە و ئەدەبێت ئینسان نیشتیمانی خۆی بپارێزێ و ئەوە دەبێت کە هاوزمانانی خۆی بپارێزێ خێری بۆیان بوێ بەرژەوەندیان جێبەجێکە زەرەر و زیانیان لێ دوورخاتەوە شتی عەقلیە و شتی خواڕستکە و شتێکی غەریزیە ئەوە بۆیە من گوتومە سۆزی نەتەوایەتی ئەمە بەسم پێ ئەو حاڵەتەیە کە تۆ هاوسۆزی عاتیفەت هەیە کە من بەسم هەر پێ عاتیفەت تەنیا ئەو حاڵەتەی نیە کە ناخۆ
یعنی کە تۆ وڵاتی خۆت خۆش دەوێت عەقڵت پێت دەڵێت بەڵام خۆشویستنەکە پەیوەندی بە دڵ و دەروون و بە عاتیفە تعبیری لێ دەکرێت گەنا عەقڵی لە پشتەوەیە ئەوە کە ئینسان وڵاتی خۆی خۆش بوێ نەتەوەی خۆش بێ بەرگریان لێ بکە هەوڵدا نەتەوەکەی بەختەوەر بێ سەرفراز بێ ژێر دەست نەبێ نەچەوسێندرێتەوە وڵاتەکەی ئازاد بێ سەربەست بێ لە ژێرنیری کەسدا نەبێ ئەوەم بە شتێک داناوە ئەوی دیکە بیری ناسیۆنالیزم خۆ من لێوێشدا باسم کردووە کە ناسیۆنالیزم کاکە پەیوەندیان ناکرێتە بەرنامە بۆیە من ئەسڵم پێم غەڵەتە ناسیۆنالیزم یعنی ئەوە کە ئینسان وڵاتی خۆی خۆش بوێ نەتەوەی خۆی خۆش بوێ وەکو حاڵەتە فیتری و خوارزکەکەی ناکرێتە بەرنامە ژیان بۆیە دوێژدا گوتومە دوای دەرەنجام ئەو بیری ناسیۆنالیزمە دەبێ هەر بناغەیەکی فیکری هەبێ بخرێتە سەری یان مارکسیزم یا لیبرالیزم یا کاپیتالیزم دەبێ شتێکی هەر دەبێ بخەیە سەرێ تۆ تەماشا بکە حیزب بەعث بڵێ حیزبێکی قەومی و بەحساب بەڵام دوایی چی تەبەنی کرد وحدة حرية اشتراكية حزب البعث العربي الاشتراكي يعني دەبێ هەر بخەیە سەر سکەیەک من بەبەستم پێ ئەوەیە کە تۆ ئەو سکەیە بۆ میلەتێکی مسلمان هی بخاتە سەر سکەی ئیسلام بەڵام کە وەختێک دەیخەیە سکەی غەیری سکەی ئیسلام ئەوە دیارە ئەو کاتە جیا دەبێتەوە لەو حاڵەتە خوارزک و فیتڕی سروشتی یەک دوو کە مەسەلی نەتەوایەتی بتەوێ بیکەی بە ئیدۆلۆژیەک بیکەی بە بەرنامەیەک ئەو کاتە لە بەرامبەر ئیسلامدا دەوەستێتەوە من ویستم پرسیاری ئەو کە مامۆستا لە بەرامبەر لەگەڵ ئیسلامدا تێک دەگیری وەختە دەکەی بە ئیدۆلۆژی و ئەو کاتە یعنی چی تەمان خۆ من لە خۆ ئەو قسانەی نەکردو ئەو کاتە هەبوون ئێساش خەڵکێکەیە نا دەڵێ من هەر نەتەوە نیشتیمانەکەی خۆم دەپەرستم نەتەوەکەی خۆم دەپەرستم و من شتێکی دیکە گەورەتر لە نەتەوە و لە نیشتیمانم نییە یعنی لە جیاتی خوا و وەکو تەقدیسی دەکا و تەعزیمی دەکا ئێوە لەگەڵ عەقیدەی ئیسلامی تێک دەگیرێ و پاشان ئینتیمای تۆ بۆ نیشتیمان ئینتیمای کوردێک بۆ کوردستان ئینتیمای عەرەبێک بۆ عەرەبستان ئینتیمای فارسێک بۆ عەجەمستان ئینتیمای تورکیە بۆ تورکستان چی فێر دەکا لە ڕاستیدا فێرت ناکە کە تۆ چی بکەیت بۆ بە بەڵگەی ئەوە کە ئەو کوردانێکی ئینتیمان هەیە بۆ کوردستان مسلمانیان تێدایە نامسلمانیان تێدایە چاکەکاریان تێدا خراپەکاریان تێدایە و ئەو کاتە من بە زاراوی ئەو کاتە گوتومە کەسانیان تێدا هەیە کە سەر بە ڕژێمە خۆشی بە کورد دەزانێ ڕانگ شۆغی کوردی و پشتێنی کوردی و هەموو شێو بە زمانی کوردی قسە دەکات سەر بە ڕژێمیش بوون پێش مەرگەشی تێدایە کەواتە ئینتیمای مرۆڤ بۆ نیشتیمانەکەی بۆ نەتەوەکەی خێر و شەڕی فێر ناکە ئەو خێر و شەڕە دەبێت لە دەرەوەی ئینتیما بۆ نیشتیمان و بۆ نەتەوە بهێنی جایان لە مارکسیزمەوە دەیهێنی یا لە غەرب و ڕۆژ ئاواوە دەهێنی لە کاپیتالیزمەوە دەهێنی یا لە شەرقەوە دەیهێنی یا دەبێت لە ئیسلامەوە بهێنی دەبێت حتمما دەبێت ئەو ئیدۆلۆژی و فیکرەیە کە خێر و شەڕت فێرکە ڕاست و چەوتت بۆ لێک جا بکاتەوە دەبێت لە شوێنێکەوە بهێنی مامۆستا گەرسەری کتێبەکەکەی زۆرتر لەنگەرەگرێت لەسەر سێ چەمک نەتەوایەتی یان نەتەوەبوون یان ناسیۆنالیزم دواییش ئیسلام ینی ئەم سێ چەمکە بەشدارن لە ناوڕۆکی کتێبەکەیە قسەکە لەسەر ئەوەیە بۆچی سۆزی نەتەوایەتیت خستۆتە ناو تەرازووی ئیسلامەوە ینی خۆ جەناوت باست کرد ینی سۆز بۆ وڵاتەکەت بۆ زێدەکەت بۆ شوێنی کە تیاجی خواکردە ینی بەڵام قسەکە لێرەیە لێ ئێستا هاتووی ئەم چەمکە سۆزی نەتەوایەتی لەگەڵ ناسیۆنالیزم خستوتە ناو تەرازوویەکەوە کە پیرێتێنە تەرازووی ئیسلام ئەمە بە چ مەبەستێکە ئەو بۆ مەبەستەیە کە تۆ بزانانی ئیسلام چۆن تەماشای ئەو بابەتە دەکات جاخۆ نەکەر ئەوەندە مەکاتی خۆی مامۆستا شارەزۆری هەزار ڕەحمەتی لێبێ ڕێکە و لە تەرازوو ژیریدا سەرۆژ لە تەرازوو ژیریدا داروێن مارکس چی ئەو کوێتی تەرازوی ژیری بڵین تۆ ئیسلام چۆن تەماشای لایەنی نەتەوایەتی دەکات من کوتم وەکو نەتەوایەتی سۆز و خۆشویستن و دیفاع لێکردن و بەرگری لێکردن و پشتگیریکردنی کێشە ڕەواکەی نەتەوەکەت ئەوە ئیسلام نەک هەر قوبوڵیەتی فەرمانیشی پێ دەکات بەڵام ئەوە کە تۆ بێنی لە جیاتی وەتەنیەت بیکەی بە وەثەنیەت ئیسلام لەگەڵ وەتەنیەتدایە بەڵام لەگەڵ وەثەنیەتدا نییە وەتەنیەت دەوێت تۆم نیشتیمانەی خۆم خۆش دەوێت بەڵام بۆچی بۆ ئەی بەندایەتی خوای لەسەر بکەم
وەثەنیەت ئەوەیە کە من ئەو نیشتیمانە خۆش دەوێت هیچ شتێکی دیکەم لەو نیشتیمانە بەرز و پیرۆستر لا نییە دینمان ئاینمان هەر نیشتیمان ئەوە وەثەنیەتە من ئەوە بە وەثەنیەت و بتپەرستی دەزانم کە تۆ شتێکی لە نیشتیمان شتێک لە نەتەوەکە لەلا بەرز و پیرۆستر نەبێ نەخێرە من خوا بەس خوا سوبحانه قودوسە نیشتیمانی خۆشم خۆش دەوێت بەڵام نایپەرستم من وەتەنیم بەڵام وەثەنی نیم نەتەوە پەروەرم نیشتیمان پەروەرم بەڵام نەتەوە پەرست و نیشتیمان پەرست نیم ئەوە لەو منتەڵەقەوەیە بزانەخوا ئیسلام چۆن ئەو کاودانم بۆ لێجیا دەکاتەوە دانی نیشتیمان پەروەری لەگەڵ کای نیشتیمان پەرستیم چۆن بۆ لێجیا دەکاتەوە ئیسلام لەگەڵ نیشتیمان پەروەریدایە لەگەڵ نەتەوە پەروەریدایە لەگەڵەوەدایە کە تۆ وڵاتی خۆت خۆش بوێ نەتەوەی خۆت خۆش بوێ بەرگریان لێ بکەی پشگیریان کەی بیان پارێزی بەڵام لەگەڵەوە دانێ کە بیان پەرستی زۆر باشە مامۆستا ئەگەر پەیوەستی کەینەوە بە مێژووی نووسینی کتێبەکە کە لە دەی هەشتاکان و لە سەرەتای هەشتاکانە مامۆستا زۆر قسە لەسەر عاتیفا کرێ ئەگەر سەیری عنوانی کتێبەکەشەکەی سۆزی نەتەوایەتی کە بڵێن عنوانی ینی تایتڵی یەکەمی کتێبەکە خۆ بە عەرەبی ئەوە لێتەوە العطف القومي والفكر الناسيونالي في ميزان الإسلام كترجمة عربية كتبت أوى العطف القومي العاطفة القومية والفكر الناسيونالي في ميزان الإسلام من ما يتوزق لسر بشيء عاطفة يعني لسر صوزك قصب كين ما وصل هەشتێک بێت لە ڕوانگەی سیاسی وڵێن ئەمە تێڕوانێکی عاتیفیە وەک ئەوەی کە عاتیفە شتێکی بەد و پیس و خراپ بێ و بۆیە گوتم مەبەستم لەو چەمکە سەلبی عاتیفە نییە من کە لە سۆزی نەتەواتی دەڵم مەبەستم لەو چەمکە نەرێنیە نییە و مەبستیشمەوە نیە کە عاتیفە ئەوەی کە لەگەڵ عەقڵدا تێک بگیرێ باسم کرد گوتم ئەو عاتیفە و خۆشویستنە عەقڵێک لە پشتەوە تەوجیهی دەکات عقلێک پێت دەڵێت و ئەو نیشتیمانەی خۆت دەبێ خۆش بوێ ئەو نەتەوەی خۆت خۆش بوێ لەگەڵ خەمەکانیاندابی لەگەڵ ئاوەتەکانیاندابی لەگەڵ ئازارەکانیاندابی ئەوە مەبەستم لە عاتیفە کە بەکارم هێناوە سۆز چەمکەکەی فراوانتر لەوەی کە ئێستا بەکاردێ کە دەگوترێ ئەوە قسێکی عاتیفیانەیە وەکو جەنابەت دەڵێ ینی سەرکێڵانەیە بەس مامۆستا مەبەستم پێ ئەوەیان نییە من بە چەمکە ئیجابیەکەی چەمکە ئیجابیەکەی واتە خۆشویستن لەگەڵ دابوون بەرگری لێکردن پشگیری لێکردن مەبەستم لە سۆزی نەتەواتی ئەوە مامۆستا زۆر جار ینی هەندێک چەمکگەل هەیە غەدریشی لێکرێ لە زۆر جار ینی یەکێک لەو شتانە عاتیفەیە کە بەخۆ دەزانی چ ڕێگایەکی گرنگە ینی ئینسان هەتا شتێکی خۆش نەوێت لە ڕوانگەی سۆزداریەکەیەوە ڕەنگە کاردانەوەشی نەبێت لە بەرامبەریە ینی ئینسان ئەگەر خۆی پەروەردگاری خۆش نەوێت ئەیپەرستێت وانە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا زۆر جار ئەمە ڕوانگەیەکی دراوت هەیە کە علاساس شۆڕش بەڵدڕەقیە کرێ ئەبێت بخیتە دەروی عاتیفە بۆیە ئەم ڕوانگە قسەکە لەسەر ئەوەیە وتراوە ئەوەی لە بواری شۆڕشکردنا بۆیە وتم با پەیوەستی کەینەوە بە مێژوەکەی خۆیە علاساس لەو ساتە وەختەیە سۆزە بێتە دەرەوەی هەموو هاوچێشەیەکی خۆت لەبەری تۆ شۆڕشەکەی شۆڕش پێویستی بە دڵڕەقیە ئەوە شوانە زەین بۆچی وانە چونکە ئەسڵان ئینسان دوو هێزی هەیە هێزێکیان شتی بۆ کەشف دەکا هێزێکیان پاڵی پێوەدەنەوە دەفعی دەکا تۆ بە عەقڵ شت کەشف دەکەی بەڵام بە ئیرادە بە دڵ و دەروون ئەوەی کە عەقڵ کەشفی کردو ئەوەی عەقڵ بە چاکی دەزانێت تۆ بە ئیرادە و بە دڵ و دەروون بۆی دەچی ینی لە دڵەوە دەبێت پاڵت پێوە بندرێ جا ئێمە زانی ئیشکالەکە لە شوێدایە کاکە پێوەن لەوەدایەکە هەندێک وشە هەن لە کاتێک لە کاتەکاندا چەمکێکی عورفی و با وەردەگرن کە جایە لە چەمکە حەقیقیەکەی ئەمە ئەم وشەی سۆز ئاوای لێ هاتووە دەڵێ با بە قسەی سۆزدارانە مەکەین قسەی عاتیفیانە قسەی عەقڵانە بۆ بکە ئەمە مەبەستم پێ ئەوەیان نییە مەبەستم پێ خۆشویستنە تۆ ئەگە ئێستا بڵێ خۆشەویستی نەتەوایەتی ئەگەر وشەی سۆز لە جیاتی و خەر خۆشویستنی بۆ دابنێ ئەو کاتە ئەو مەفهومە ئەو بڵێن چەمکە سەلبیەی کە عورفی ئێستا پەیدای کردووە لێ وەرناگیرێ ئەگەرنا لە ڕاستیدا هیچ خۆشویستنێک بەبێ عەقڵ هەر نابێ خۆشویستن خۆ تۆ دەبێت بە عەقڵ شتێک کەشف دەکەی دەرکی دەکەی دەزانی ئەوە باشە ئەمجا خۆشت دەوێت وانە هەتا بە عەقڵ شتێک نەزانی ئێستا ئینسان چ کاتێک خواردنێکی پێخۆشە لەبەر بە عەقڵ دەزانی کە خواردن بۆ تۆ بە سوودە چ کاتێک خواردنێکی پێ ناخۆشە بە عەقڵ دەزانی کە بێ سوودە چ کاتێک کەسێکت خۆش دەوێت کە دەزانی ئەو ئینسانێکی باشە ڕقل لە کەسێک هەڵدەسێ لەبەرەوە کە دەزانی مرۆڤێکی خراپە کەواتە پێشێ بە عەقڵ چاکیەکەی ئەو خراپەکەی ئەو دەرێک کردو ئەمجا ئەویانت خۆشویست ئەویشان ڕق لێ بۆتەوە بەڵێ مامۆستا تۆ
تۆ لە ساڵی لە هەشتاکانە یاخود بڵێن لە سەرەتا هەشتاکانە ویستوستە سۆزی نەتەوایەتی لە ڕوانگەی ئیسلامیەکەەوە وا بخوێنیتەوە کە ئیسلام ئەوە گرنگێکی زۆر بە مەسلەی نەتەوایەتی و سۆزی نەتەوایەتیەدا. بەڵام ئەمێ تۆزە ڕاشکاو بم دوای ئەوەی کە شتێک دروستە بێ بە ناوی سەحوی ئیسلامی و ئەوەی کە پێکترێ بزافی ئیسلامی سیرەکەی ئەم عاتیفە زۆرە یاخود ئەم سۆزە زۆرەی بۆ نەتەوە و بۆ وڵاتی خۆی نییە، بەڵکو ئەندازەیەک ئەمە بە فرسەت بزانم لەوەی کە جۆرێک لە مڕاجعاتیش بێ لە کۆمەڵێک تەسەور مامۆستا ینی پێداچوونەوەیەک لە هەندێک ڕوانگەوە بکرێت لەوەی کە سەرەتا ئەم ڕوانگەی ئەم بزافە ئەوەندەی کە دیدێکی ئومەمیە و خەیاڵی لای لە شوێنی ترە و باوەڕی وایە کە دەبێ خزمەتی یەکێتێکی گەورەتر لە نەتەوە بکە، ئەوەندە ینی باڵێن وڵات و نیشتیمانی خۆی ڕەنگە ئەوەندە خۆشنەویست بێ. قسەکە لێرە لە ئەوەیە تۆ لەگەڵەوەشا کە بەر لەوەی کە سەرکردەیەکی ئیسلامی ببی لە ناو بزافەیە، تۆ خۆت یەکێکی لەو نووسەرانەی کە گەڕاویتەوە سەر ئەمە و زۆر بەگرنگی باسی ئیسلام و سۆزی نەتەوایەتیت کردووە، بەڵام بۆ ئەمە لە سەرەتای بزافی ئیسلامیا بەدی ناکرێت بەو شێوەیە. کاکە پەیوەند دیارە هەر کەسە بۆ خۆی بەرپرسیارەتی خۆی هەڵدەگرێ. چوە منەوە لەو بەرنامەژە کە کاک دانا محەممەد لەگەڵی ئەو چاوپێکەوتنا لەگەڵی کردم ئەو پرسیارەی کردم لێش وەڵام داوەتەوە، لێرەش هەمان وەڵام دەدەمەوە کە دەبێ هەر کەسە هەڵگری بەرپرسیارەتی خۆی بێ. یعنی من ناتوانم بەرپرسیارەتی کەسانی دیکە هەڵبگرم، من قسە لە خۆم دەکەم و ئەو بزاف و جم و ژۆڵە ئیسلامی کە من تێدا بوو کتێبی سۆزی نەتەوایەتیم نووسیوە کە تازە خەریک بوو ئەو بزاوی پەیوەندی ئیسلامی ئەوانە سەری هەڵدەدا و چەکەری دەکرد. یەک لە دوای ئەوە کتێبی کوردستان بۆ ئێران بوو چۆن ئاوەدان دەبێتەوە، ئەو لە 89 نووسیم و کاتە لە خدراوە بووین. کتێبێکی کەم نووسی نامیلکەیەکی کە حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوت لەوێشدا ئەو کردووە. لە گەرمەی هەڵبژاردنەکانی 92دا کتێبێکم نووسی چارەسەری کێشەکوول لە نێوان ئیمان و پەرلەماندا کە بەداخەو ئێستاش هەندێک کەس بەهۆی ناونوشاری هەر بە غەڵەت تێدەگەن. وارزانم من گوتومە ئەگەر ئیمانت هەبێ ناوێ پەرلەمانت هەبێ پەرلەمانت هەبێ ناوێ ئیمانت هەبێ کە وان نییە. گوتومە لەوێدا خۆ کەسێک کتێبەکە بخۆن تۆ دیارە کە باوان نەزانین کە هەموو خەون و خەیاڵی ئێمە بەوەی کە پەرلەمانێکمان پێکێنا حکوومەتێکمان پێکێنا هەمووی دێتە دی بەبێ ئیمان نایەتە دی. ئەوە تا پەرلەمانیشمان هەبوو هیچیشمان بۆ نەکرا لەشکری هەردووکمان هەبێ پەیکیشمان خزاخن مەبەستمەوەیە خۆ ئیمان ڕێ نەگرتەوەی تۆ پەرلەمان و حکوومەتت هەبێ ئیمان پێت دەڵە دەبێ خاوەنی بوون و خەواری خۆت بی. بەڵام نابێ بڵێ وەڵام مادام پەرلەمانمانێ حکوومەت پێویستمان بە ئیمان ناکە پێویستمان بە ئیسلام ناکە لێمان زیادە. من گوتومە دەبێ ئەو پەرلەمان و حکوومەتە ئیمان و ئیسلامەکە هەوێنی بێ ڕوحی بێ هەناوی بێ زاوزە خێر دەداتەوە. بەهەرحاڵ ئەمجا من لە ساڵی 91 بابەتێکم پێشکەش کرد بە ناوی القضية الكردية جذورها وطريق معالجتها لە پاکستان لە پیشاوەری پاکستان ئێستاش هەیە تەوان. دوایی چەند جاری دیکە من بابەتم لەو بارەوە مەسەلە نووسی ئەوانە مەبەستم ئەوەیە لە لای بەندەوە ئیدی خۆ هەر کەسە بڵێ تەحملی بەرپرسیارەتی خۆی دەکا تۆ بڵێ بۆچی فڵان کەس نەینووسیوە بڵێم چی نەینووسی بڵێم چی بۆچی خەمی لێ نەخواردووە یا بۆچی وە خەیاڵ پڵاوی کردووە ئاخر ڕاز دەکەی. من دەزانم بە تایبەتی ئەوانەی سەر بە قوتابخانەی ئیخوان موسلیمین زۆر جار مەسەلەن پیان وا بۆ کە دەبێ هەر فراوان بیر بکەینەوە ناڵم یەکگرتو ئیسلامی وایە بەڵام لە سەرەتاوە ڕەنگە زیاتر ئەو شەرنی هەر یەکگرتو خەڵکی دیکە شە بۆ سەر بە قوتابخانەیە بووە. بەڵام ڕاستەکێ من لە هەموو قوتابخانە ئیسلامیەکان بەهرەمەند بوو بەڵام سەر بە هیچکان لە قوتابخانە نەبووین. من خۆمی یعنی خۆم ئەوانەی کە لەگەڵماندا ئەم خۆمان ڕەنگە قوتابخانەیەکی سەر بە خۆبین بە حەقیقەت و هەڵقڵای ئەم واقعی هەرێمی کوردستانەشین هەڵقڵای ئەم واقعی کوردستانەیەین. هەڵبەتە من خۆشم هەر نەبەستۆتەوە بێرەوە مە قسەم کردووە لە کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتی جا ڕاست دەکەی ئەوە هەیە ئەوە هەبووە بەڵام جا کە هەبووە من پێم وایە ئەوە کە ئێستاش لەگەڵدا بێ تەوژمی ئیسلامی کە نەیتوانیوە کارنێکی چاک بکە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە وەک پێویست خەمەکانی و خەڵکیان نەگرتوون. کاکە کوردواری خۆمان دەڵێ دەڵێ بۆیە پێت دەڵم خاڵە چۆلەکانم بۆ بگری تۆ چۆلەکانی بۆ نەگری پێت ناڵە خاڵە بە خەڵکی دیکە دەڵێ خاڵە چاوەکەم با بە درۆژ چۆلەکانی بۆ بگری هەربی خافڵێنە چۆلەکەشی بۆ نەگرێ بەڵام
دەڵێ کاکە من چۆلەکەت بۆ دەگرن وات بۆ دەکەم پێی دەڵێ خاڵە ئێمە بەداخەوە کە وەک پێویست ئەوەمان دەرێک نەکردووە کە ئەوەش بۆ زانیاری جەناب و بینەرانی ویستەرانی بەڕێزی ئەوە کاکە پەیوەند هەر پێچەوانی ڕوحی قورئانە هەموو پێغەمبەران تەماشا بکە عەلەیهیم السەڵات وەسەلام نوح هود صالح شعيب لوط هەموو پێغەمبەران یا قەومی وإلى عاد أخاهم قال يا قومي همي أي قالك يخوم أي نتوك يخوم پیغمبر خومان عليه الصلاة والسلام وإنه لذكر لك ولقومك بلكو بيش قوم وأنذر عشيرتك الأقربين إسلامي قرنجدان بعشيرة شيء نك بقوم إبلان بلهم شيء كابرا إسلامي بيوابو كقرباسي نتوك يخوي كبيجز كذا بيتوا جاءوا أو بيردين توقاتكو حزب الشيوعي كهبون لا خلنا صوت سيشار حزب الشيوعي دا مزراون أي بو تاسع إيشان بيجنا كدوا هر برود وادينوا بيسوما كاتي خوي جولانەوەی کوردی باسی کوردستانیان کردووە ئەوان کوتیانە قلیاسان یعنی بۆ بەتەعنەوە ئەمجا ئەوە بۆ حیزبی شوعی دەگوترا داهەنگوو دەگەل لە مۆسکۆ بەفر بەباری لێرە چەتری هەڵدەدەن یعنی بە هەوای وێ هەڵدەپەڕن کاکە تۆ دەبێ بە هەوای وڵاتەکەی خۆت بزانە خۆ میلەتەکەی خۆت چی پێویستە من تەماشا دەکەم هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خەمیان لە قەومەکەی خۆیان خواردووە لە وڵاتەکەی خۆیان آخر من لم يكن لنفسه فكيف يكون لغيره کەسێ بۆ خۆ خێرێ نەداتەوە بۆ خەڵکی خێرێ دەداتەوە ئەتوو بۆ خۆت وڵاتی خۆت شتێکت پێ نەکرێت بۆ نیشتیمانەکەی خۆت بۆ هاو نیشتیمانیانی خۆت بۆ خەڵکی چۆن پێت دەکرێت الأقربون أولى بالمعروف ئەوانەی کە نزیکترن شایستەترن بۆی کە چاکیان لەگەڵدا بکرێت جامە بەستم ئێمە خۆمان هەر لە سەرتاوە دیارە ئاراستەکەمان بەو شێوە بە بەڵام نوکۆڵیش لەوە ناکرێت کە خەڵکی دیکە هەبووە کە ئەو لایەنەی ڕەنگە پێویست خەم لێ نەخوار بێ و گرنگی پێ نەدا بێ و لە ئەدەبیاتیشدا ئەو شتانە دەرکەوتۆ لە هەڵوێستە سیاسەکانی زۆر ئەو شتە بەرجەستە دەبێت. بەڵێ مامۆستا لە چاپی ئەم کتێبەیە جا نازانم چاپی یەکەمە یاخم ئەوەی کە ئەم چاپی کۆتاییە لە بەردەستی منایە ئەوەی کە نووسنگی تەفسیر کردوێتی مامۆستا حەسەن بابەکر لە پێشێکەکە بە ناوی پەیفێک کتێبەکە زۆرە نرخێنێ کا بە کتێبێکی بە نرخ و واروها کتێبێکی کە هەڵگری ناوەڕۆژێکی بەهێزە من ئەمە بە فرسەت دەزانم پێم خۆش نەبوو بە سەریا بڕۆم ینی حەزم کرد سەبارەت بە مامۆستا حەسەن بابەکر و یەکێکە لە نزیکەکانی تۆ بزانم جەنابەت لە هاوڕێتی کردنی مامۆستا حەسەن بابەکر یاخود باوە بڵێن کە ئەو زۆر لە مێژە لەگەڵ تا چیت هەیە وەکەی ئەو پەیڤەی نووسی ئەوشم لێ بەڵێ بەتەکید بەڵێ بۆ ئەو نووسیوێتی کە کتێبەکانی تۆ زۆر پێشێکیشیان تیان نییە ڕاستە کاکە پەیوەند ئەو کاتە من لە زیندانی ئەمریکایەکان بووم چاپی ئەم کتێبە کراوەتەوە هەر بۆیە وێنەی منیشانە سە بەرگەکە داوە وێنەکەی من لەسەر لاما بێ بەڵێ چی لێسەرێتی دووسێ کتێبی کەشم هەن وێنەی منیان بەڵێ لەسەرێتی ئەوە لە بەرەوە کەو کاتە من لە زیندان بوو بۆ خەڵکو بیری بێمەوە نووسنگی تەفسیر خوا پاداشیان داتم گەنە باو بە هەر بزان کابراایەک بۆ کتێبی نووسی ئاوایە وێنەکەی مامۆستا حەسەن جەو کاتە بۆی ئەو پەیڤەی نووسێ گە ناخۆ من عادەتم وان نییە بەڕاستی پێشەکی بە خەڵک نەک لەبەرەوە کە یعنی وەکو بڵی خەڵکەکە من دەناسنەی دی عادەت وایە کەسێک پێشەشیت بۆ بنووسێت کە بڵی نووسەرەکە بناسێنێ یعنی جۆرێکم پێ لە تەکەلوف و پێم زیادە بووە گەرنا شانازی بۆ دەکەم لە برایەکی بەڕێز پێشەکی بۆ کتێبی بنووسێت لە خزمەتیشدان بەڵام وەکو بڵی یعنی عادەت وایە ئەو کەسە کە پێشەکی دەنووسێت دەیەوێت نووسەرەکە بناسێت من نووسەرەکە کە بڵێ خەڵکەکە تا ڕات دەمان ناسن بە پێویستم نەزانیوە جا مامۆستا حەسەن بابەکر لەو ئانووساتە و لەو هەلومەرجەدا بۆ ئەو پەیڤەی نووسیوە ئەمما مامۆستا حەسەن دیارە ئەسڵی خۆی مامۆستا حەسەن ناوی حەسەن خدر ئەحمەدە بابی ناوی حاجی خدرە ئێستا ماوە مام حاجی خدر کە ئەمە تەواو تێکەڵی عائیلی و خێزانیشمان هەیە ئەی بۆچی دەڵێن حەسەن بابەکر لەبەر ئەوە کە مامۆستا حەسەن ئەو کاتە لە ڕانیە خوێندوێتی ماڵیان لە بۆسچین بۆ بابی پێشمەرگە بووە بە ناوی مامی ئەو نووسراوە مام حاجی بابەکر بابی کاک زرار و شەهید ئەحمەد و کاک شەهید تەها ئەوان خوا بە شەهیدی وەرگربن لە ماڵی وان بە ناوی مامی ئەو نووسراوە زۆر کەس ڕەنگەوە نەزانێ جا لەگەڵ من ڕەفاقەتی من و مامۆستا حەسەن هاوڵاتەکەمان دەگەڕێتەوە بۆ هەفتەیەکان ئەواتە ئەو کاتی من لە یەکی پەیمانگای ئیسلامی بووم بەڵکو ڕەنگە لە پێش ئەوەشەوە بە حکمی وەک ئێمە کشت و کاڵمان دەکرد و ئەوانیش هەر کشت و کاڵیان دەکرد یەکترمان دەبینی و ئەوانە دوایش لە پەیمانگای ئیسلامیەوە کە لە ساڵی 1970ەوە من لە یەکی پەیمانگای ئیسلامی بووم ئەویش هەر ئەو لە دوو بوو
لە ڕانیە دوایی بەیەکەوە من تەمە ساڵێکمان فەوتا 75 شۆڕشی تیدا ڕوخا ئەوەی بڵێن هەرسی شۆڕشی ئەیلول لە 76 دووبارە دەستمان پێ کردەوە من لە دووی ناوەندی بووم لە سلێمانی مامۆستا حەسەن بابەکر لە سێ ناوەندی بوو بەیەکەوە 5 ساڵەمان تەواو کرد دوایە دیارە لە زانکۆش ئەو چوو لە کولی ئادابی تەواوکە من چوومە نەجەف هەرچەندە من یەکەمیش من دەمتوانی بچمە ئادابی بەڵام نەچوومە ئەوێ بە هەر حاڵ ئیدی لەو کاتەوە ئێمە لەگەڵ مامۆستا حەسەن بابەکر ڕەفاقەت و دۆستایەتی و نزیکیمانە تا ئێستا نەمان پساندوتەوە ناش پسێتەوە ظاهیرەن مامۆستا حەسەن بابەکر دیارە 3 ساڵە من بەتەمەنترە مالی 58 من 61م بەڵام مامۆستا حەسەن یەکێکە لە دۆستە زۆر دڵسۆز و گیانی بە ژیانیەکانی من و نەکە لەگەڵمیش بەڕاستی هەر پیاوێکی بە وەفایە دڵسۆزە بەخەمە و فیداکارە یعنی من مەترسی هاتۆتە بەردەمم مامۆستا حەسەن بابەکر خۆی داوەتە بەرێ ینی بەکردەوە نەک بە قسە ئەنجا من خۆم زۆر بە قەرەزاریوی دەزانم و یەکەمین منداڵی ئێمە یەکەمین منداڵی کوڕمان دەمانەمە 2 کچمان بوون بەسۆز و پیرۆزەخان بەسۆزخان و پیرۆزەخان دوایی یەکەمین کوڕمان محەممەد لە ماڵی بابی مامۆستا حەسەن بابەکر لەدایک بووە لە کاتێدا کە من و خێزانم لە حاڵەتی خۆشاردان و ئیختیفا بووین لە ڕژێم بە قاچاغی ینی دایکی محەممەد ڕوخسارخان هەزار ڕەحمەتی لێبێ محەممەد بیان لە ماڵی بای مامۆستا حەسەن لەدایک بووە ئیدی بە هەر حاڵ بیرەوەریمان زۆر باش مامۆستا با پرسیارەکە بە نەوعیشی تر بکەم نازانم زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من وەڵامەکەت ئەگەر خوا نەکردە جەنابە شتێک لێ بێت مامۆستا حەسەن چنێک لە ژیانی تۆی لەلایە مەسەلەن بتوانە بینووسێتەوە یاخود بەشێک لە ژیانی هەر یەکەمان مامۆستا نادیارە با بڵێن نهێنیە مامۆستا حەسەن چەنە توانیوێتی ئەو قاسەی نهێنیە بێکە بۆ جەنابەت لە دوای جەنابەت مەسەلەن ینی کۆمەڵێک شتی لەلا بێکە باسی حەسەن بابەکر ئینشاڵڵا تەمەنی درێژ دەبێ و سەلامەتیش دەبێ شتی زۆر لایە ئەڵبەتە ژیانی من کەم وە بۆ زۆر نهێنی و شت بێ بۆ زانیاریت من هەر عادەتم وا بووە وەکو عارب دەڵێن ینی تحت الشەمس ئاوە ینی بە ئاوەڵە بەڵام بە تەکید بیرەوەری زۆرمان پێکەوە هەیە شتی تایبەتی زۆری لەلایە و پێم خۆشە هەڵی پێچن داوای لێ بکەن هەرچەند لە هەورازون و شێوەکەدا زادەبێت هەورازون و شێو ئەوم کردووە کە بەڵام بە زۆری باسی ژیانی تۆم کردو کە هەست بە زۆری پێکەوە بووین مامۆستا حەسەن یادەوەری بیرەوەری زۆری منی لایە و جاریش کەس دووبارەی دەکەمەوە خۆم زۆر بە قەرەزاری دەزانم بەڕاستی پیاوێکی دڵسۆز و پیاوێکی ماندوونە ناس و زۆر سوودم لێبینیوە پێشنیارم بۆ دەکا ڕەخنەم لێ دەگرێ تەبانەوە هیچ کەس پیاوێکی زۆر نەجیب و مؤدەبە بەڵام زۆری سیپادەم لێ کردووە لە دڵسۆزی و لە هاوکاری و لە پشگیری مامۆستا پرسیارێکی تریش هەر سەبارەت بە مامۆستا حەسەن بکەم ئەویش ئەوەیە مامۆستا حەسەن بابەکر بە شەهیدی زیندوو ناوە برێت ئێمە ئازانی کە لە نەکسەکە جەنابی هەر خوای پەروەردگار تەمەنی پێبەخشیەوە ئەو جارێکە مامۆستا شەریف و بەڵێ بەتاکید و شەهید ئەحمەدی ئامۆزایی هەروە دوایش شەهید تەهای ئامۆزاشی لە شوێنێکی دیکەش هەرو جارە تەمەنەوە قسە لەسەرەوەی مامۆستا چۆن ئێوە لەو کاتەیە لێک هەڵبڕان ینی وەکو یادەوەریەک وەڵا هەر ئەمە لە ماکۆک سەردەکەوتین هەمومان ماڵ و منداڵمان پێ بوو من ماڵ و منداڵم دوو خێزانم ئەو کاتە بڵێن هەردوو خێزانی ڕەحمەتیم و شووری خان ئەوان هەردووچیان وەکو بڵێ دووژیان بوون ئەوانی من بە تایبەتی خێزانی گەورەم ڕوخسارخان 4 ڕۆژ دوایەوە شادی بوو چوە شادی یەکی 1994 لەدایک بووە یعنی نەکسەکە 26 و 27 ئەوانە بەدەستی پێ کرد یعنی 4 ڕۆژ دوایەوە تەمەنەوە بڵێن سکەکەی دانا کەواتە ئەو نەیدەتوانی ئەوی دیکەشان هەروە بەو شێوەیە چکە یوسڕاش ئەویش لە مانگی 4 لەدایک بووە جا من بە خێزانەکانی خۆم گوتم ئێوە مەیەن ڕێنماییشم کردن بچنە ماڵی چێ و ئەوانە خۆ پەنهانکەن بەڵام مامۆستا حەسەن بابەکر مامۆستا شەریف هەزار ڕەحمەتی لێبێ و ئەوانی دیکەش بوون خێزانەکانیان لەگەڵیان هاتن حەقیقەت ئەوانیش بۆ کۆبڵی پێشیان خۆش نەبوو بێن بەڵام هاتن بیانوشیان نەبڵێ وڵا حەملمان هەیە ئەو شتانە لەگەڵیان هاتن بە ماکۆکدا دوایی من تەماشام کرد ئەوان بە پێی ماڵ و منداڵ و ئەوانە
هندێک لە برایان گوتیان مامۆستا خەڵکێکی زۆر لەسەرێ چاوەڕێی تۆ دەکەن بێن خەمیان لێ بخۆی لێ قەومانە و وەزعێکی خراپە. ئەمنی گوتم مامۆستا حەسەن و مامۆستا شەریف یان دێ ماڵ منداڵەکە بەجێ بێڵن لەگەڵ من بێن یا ئەگەر لەگەڵوان بێن کاکە من بەپی ئێوە بڕۆم بە خەڵک نایەوە خەڵکە لەسەر چاوەڕێ گوتیان مامۆستا تۆ بڕۆ جیهازەکەشت پێ و سێ چوار برام لەگەڵدا بوون بە هەر حاڵ ئاوا بوو لێک دابڕانەکە کە دیار نەبوو داخوا چێ بەرەوە چی دەچیت ینی ئەمەوامان تەسەوە دەکەی کە لەسەری شەڕ بێ لەسەر ماکۆکیش بەڵام ئەوە بوو کە من لەوێ دیارە برایانم کۆ کردەوە مەوەسام لە عوسمانم بینی بە ڕەحمەت بێ لەگەڵ کە عەبدوڕەحمانی کوڕی کە دابەزی بوونە خوارێ چوم لە خوارێ واتە بەدیوی ئەو ماکۆکدا بەدیوی ئەو دیویدا بەدیوی دووڵ شاورێدا من چوون تا مامەسام بینی دوای هاتمەوە سەرێ و خەڵکەکەم کۆ کردەوە و مەفرەزەم کردن و ئەتۆ بچۆ بێ و ئەوانە بۆ خۆشم لەگەڵ سێ چوار برایان بەرەو شوێنێک چوین ئیدی ئەو کاتۆ مامۆستا حەسەن و مامۆستا شەریفوانم نەبینینەوە من. مامۆستا پێشێکی ئەم کتێبە ئەوەی کە پێشکەشت کردووە بە دوو زانە ئیسلامیەکی چەند سەلاحەدین ئەیوبی ئەوکەی تریشان سەعید نورسیە ڕەنگە ئەمە پرسیار بێ بۆچی ینی تایبەتمەندی ئەوان چییە یاخود کاریگەری ئەوان لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە سۆزی نەتەوایەتی چییەوە کتێبەکەت پێشکەش کردوون. من پێم وایە گەلی کورد زۆر گەورە پیاوی زۆر بلیمەت و کاریگەری تێدا هەڵکەوتوون بەڵام پێم وایە لە سەلاحەدینی ئەیوبی و لە مامۆستا سەعیدی نوڕسی گەورەتر لە ڕووی کاریگەریان بۆ دەرەوەی خۆمان پێم وابێ لەو دوانە گەورەتری تێدا هەڵنەکەوتووە. واتە سەلاحەدینی ئەیوبی ئێستا بۆتە ناسنامەیەک بۆ گەلی کورد ئەحفاد و سەلاحەدین ئەبنا و سەلاحەدین یعنی عەرەب دەبینین ئەوروپیەکان دەبینین شەهامەت و جوامێری سەلاحەدین ئەیوبی ینی دنیا پێی معجەب و سەرسامە حەقیقەت بۆتە ناسنامەیەکی زۆر جوان بۆ نەتەوەی کورد. مامۆستا سەعید نوڕسی تەمەنەوە لە سەردەمی خۆیدا سەلاحەدین مامۆستا سەعید نوڕسیش هەزار ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ ئەویش لەم عەسر و زەمانەی خۆماندا کە سەعید نوڕسی لە ساڵی 1960 واتە 58 ساڵ 9 ساڵ لەمە پێش کۆچی دوایی کردووە بەڵام ئێستاش لەگەڵدا بێت دنیای بەخۆیەوە خەری کردووە و بیر و بۆچوون و لێکدانەوەکانی مامۆستا سەعید نوڕسی سنوورەکانی بڕیوە یعنی سنووری نەتەوەی بڕیوە سنووری دەوڵەتی تورکیای بڕیوە دنیای بەخۆ مەشغوڵ کردووە لەو ڕۆوە بڵێن من ئەو دوانم ئەو کتێبم پێشکەش کردووە بەو دوانە کە ئەو دوانە ناسێنەرێکی زۆر جوان و چاچی و دوو ڕووی زۆر گەش و جوانی ئەو نەتەوەی کوردە. مامۆستاچێکیکە لەو چینانەی کە کتێبەکەت پێشکەش کردووە ناوڕۆکی کتێبەکەت پێشکەش کردوون نووسیوتە ئەو ئیسلامیان ڕەسەن و تێگەشتوانن کە هەست و نەستی ناتەوایەتی و نیشتمان پەروەری بەشێک لە موسڵمانەتەکان دەزانن. تەبەن مامۆستا ئەمەش زۆر گرنگە لەوەی کە چۆن ئەتوانی مەسەلەی نەتەوەیی بابەتی نەتەوەیی کە ئەندازێک ئەمە ینی دەزانین کە باس لە نەتەوە و لە چوارچەوە نەتەوەیەکە یەکرێت کە دەگوترێت دیدێکی قەومی هەمیشە خاڵشمان لەوەیە کە ئەندازەیەک ئەم بابەتە هەستیارە. چۆن مامۆستا ینی ئەو ئیسلامی ڕەسەنانەی کە ئەتوانن مەسەلە نەتەوەیەتەکان بکەن بە بەشێک لە موسڵمانێتیان و بیکەن بە بەشێک لە دینداریان یعنی ئەمە چۆن ئەکرێت؟ کاکە پەیوەنجارێ بە ئەوەم بۆچی گوتووە ئەم لێ پرسە بۆی بۆات گوتە باش دوای چۆن وایە باشە دەزانین هۆکارەکەی ئەوە بۆکە ئەو پرسیاری جەناب پێشتر کردە ئەو بزابە ئیسلامیە بۆچی جۆرێک لە دووری هەبووە لە مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و ئەوانە ئەوە وەڵامی ئەو جۆرە کەسانەیە کە من پێم وابووە ئیسلامی ڕەسەن مسلمانی ڕەسەن مسلمانی تێگەیشت و پێگەیشت و کەسێکە کە خزمەتکردن بە وڵاتی خۆی بە نەتەوەی خۆی بەرگری لێکردنیان خۆشویستنیان و بە تەنگەوە بوونیانی بە بەشێک لە مسلمانەتی و ئەرکێکی دیندارانی خۆی دەزانێ نەک شتێکی نەگونجاو و نامۆنیە لەگەڵ دیندا بەڵکو بەشێکە لە مسلمانەتی ئەو بۆیە وەڵامی ئەوانەم داوەتەوە وەڵامی ئەوانم داوەتەوە کە تۆ گەر وڵاتی خۆت خۆش بوێ نەتەوەی خۆت خۆش بوێ لەسەر حەق بیان پارێزی بەرگریان لێ بکەی هەوڵدەی میلەتەکەت ئازاد و سەرفراز بێ وڵاتەکە سەربەست بێ ژێر چەپۆک نەبێ
شتێکی پێچەوانەی ئیسلام و شتێکی دژ و نەیار بە ئیسلامت ئەنجام نەداوە بەڵکو بەشێک لە مسلمانەتی خۆت ئەنجام داوە جامن تەمان لە هەر لەو کتێبی سۆزێنێتەوە باسم کردووە نو باشە کەسێ بیێ خوای پێرگا لە خۆی ڕازیکە بەندایەتی بۆ خوا بکە خۆ ناچێ لە ئاسمانێ بیکە خۆ ناچێ لە بن عەرزێ بیکە دەبێ هەر لەسەر پارچە زەویەک بێ و دەبێ هەر لە نێو گەلوونەتەوەیەکیشدا بێ وتمە شیاوترین پارچە زەوی ئەو پارچەی کە تێیدا لەدایک بووە شیاوترین نەتەوە کە بە زمانی خۆی قسە دەکەن و ئاخفن کە دینداریان لە نێودا بکە شریعەتی خوای پەروەردگار لە نێو ئەواندا بەرجەستە بکە جا ئەمما چۆن ئەوە دەکرێت لە ڕاستیدا عکسەکەی دەبێت پرسیاری لێ بکرێ چۆن دەگونجێ ئینسان مسلمان بێ وڵاتی خۆی خۆش نەوێ نەتەوەی خۆی خۆش نەوێ بە تەنجیانەوە نەبێ ینی ئەوە شتێکی ینی خۆی پرسیار ناکرێت لە شتی سروشتی پرسیار دەکرێت لە شتی نائاسایی و ناسروشتی حاڵەتی سروشتی مرۆڤ ئەوەی وڵاتی خۆی خۆش بوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچێتە سەر شای ئوحود دەفەرمێ ئین ئوحودا جبل يحبنا ونحبه يعني هذا جبل يحبنا ونحبه لصحيح مسلم وأنا دعته کاتێک کە دەری دەکەن لە یاواتە ئەمە چیایەکە چێوێکە خۆشی دەوێن و خۆشمان دەوێ کاتێ دەچێ بۆ مەدینە دەفەرمی اللهم حبب إلينا المدينة كحبنا مكة أو أشد خوایە مەدینەمان لا خۆشەویست کە وەکو خۆشەویستیمان بۆ مەکە و زیاتریش مەکەی خۆشویستووە نەک لەو ڕۆکە کەعبەی لێیە هەدی مەدینە لە چ ڕۆیەکە خۆشی دەوێ هەر لە ڕۆکە ئینسان ئەو شوێنی خۆشەوە کە تێی دانیشتەجێ دوای کە لە مەکە دەری دەکەن ئاور دەداتەوە دەفەرمێ والله إنك لأحب بلاد الله إلي ولولا أن قومك أخرجوني منك ما سكنت غيرك دەڵێ سوێن بەخوا تۆ خۆشەویستترین نیشتیمانی پارچە زەوی لەلام ئەگەر خەڵکەکەت دەریان نەکردبام ناچاریان نەکردبام لە غەیری تۆدا نیشتەجێ نەدەبووم کەواتە ئەوە حاڵەتی ئاسایی و سروشتی مرۆڤە کە وڵاتی خۆی خۆش بێوە و خەڵک و هاوزمانانی خۆی خۆش بێ و بە تەنجیانەوە بێ پرسیار لە شتی سروشتی ناکرێت پرسیار دەکرێت ئەرێ ئەرێکاکە ئاوی ساردت بۆ پێخۆش آخر لەوەرە پێم خۆشە بۆی پێم خۆش کاکە خواردنی خۆشت بۆچ پێم خۆشە وڵا لەبەرەوەی خۆشە بۆیە پێم خۆش مامۆستا تۆ لە عەجایب بۆیە کابرا ئاوی ساردی پێخۆش نەبێ یاخو خواردنی خۆشی پێخۆش نەبێ دڵ دیاری میزاجی تێکچووە بەڵێ مامۆستا تۆ لە ساڵی 1984 کام کتێبان نووسی ئەو کاتە لە گوندی سەرسیانی بەری مەرگە وەکو خۆمانەڵێت ئەو کاتە تەمەنێ ئێستا پردێکە و زۆر بە ئاسانی لە بەغەوەی خولەکێکە ئەپەڕیتەوە لە ئاوەکە بەس ئەو کاتە تۆ لە بەری ئازادکراو بوو یعنی ئەو شوێنەی کە باز دەستی پێی ناگات ئەم بەریش ئەندازەیەکی زۆر مەسەلم بەعستیان مسخەیتەرە قسەکە لەسەر ئەوەیە تۆ لەوێ ماوەیەک ئەژیت و لەگەڵ خەڵک ڕنگدانەوە هەیە و من ئاگادارم هەتاکو خەڵکی ئێستاش هاتوو چۆ دەکەن ینی لەوانەیە کە وەختی خۆی تۆ لە نزیکیان بووی قسەکە لەوەیە گوندی سەرسیانیش بۆ تۆ چ یادەوەریەکی هەیە و چ ینی ئەگەڕێیتەوە یادەوەری زۆر من لە چەند بەڵۆیەک لە خەرمانی تەمەنمدا باسی زۆر شتم کردووە بەڵام یەشتت بۆ ڕاستکەم ئەو کاتە بەری مەرگە گوندی سەرسیان و بەردەکۆز و قەرەتەپۆ و مەمەنداوە و دێلیژە و تا بنگرد و ئەو لای بنگردیش مەرگە و هەمووی لە بەردەستی ڕژێمدا بوو بەڵام ئەو کاتە بڵێ نێچێتی لە ئاوەژێ هەبوون لە ئاوەژێ و کانیت و دیەکانی ئەولاتر هاتو شوی ببوورە مامۆستا مەبەستمە بزن هەموو بەلەم بوو بە قەیاغ بوو و جاری واش بواری دەدا بەکەر و بوار دەپەڕینەوە من چەند جار پەڕیمەوە جا بەڵام من بۆ لەوێ حاوا بوومەوە لە حاڵێکدا کە نیمچە قاچاق بووم لە ڕژێم حەقیقەت بەهۆی حاجەقای سەرسیان ئەوکو من لە چەند مەڵەوێک لە خەرمانی تەمەن باسم کردەوە بیرەوەریەکانی خۆم لەگەڵ مام حاجەقاش خوا عەفویکە کە ئەو کاتە کوژرا بە خۆی و کوڕێکی و 3 نەفەر ڕۆژێ 5 جەنازە هاتنەوە بۆ سەرسیان و بەهۆی ماڵی مامەستا عەبدوڕەحمانی سەرسیان و یادی بەخێر مامەستا مەلا سی عەبدوڕەحمانی سەرسیان کە دۆستێکی زۆر دێرین و زۆر دڵسۆزمە ئەوانیش زۆر حەقیان لەسرم هەیە هەم خۆی و خێزانی هەم دایک و بابی هەزار ڕەحمەتیان لێبێ کە هەر پێمان دەگوتن خاڵە شێخ ئەحمەد و بڵین بابی و دایە گەورەمان پێدەگو بە دایکیشی جا من بەهۆی ماڵی ئەوانەوە پلەیەکەم دەست چوومە سەرسیان بەڵام دوایی حەقیقەت بەهۆی ئەوە کە مام حاجەغا بەرگری لێ دەکردم و کوڕەکانیشی کا حاجی عەباس و کا حوسێن کە ئێستاش ماون لێرن لەم هەوڵ ئێرەدا دەنیشتن و خۆشم بە قەرزاریان دەزانم و هەمووشۆ سەردانیشمان پێکەوە هەر هەیە جا دوایی ئەوە بوو کە مام حاجەغا وفاتی کرد
ڕژێم زیاتر زەختی لێکردن هەتا حاجەغاما بۆ گوڵی شەرمیان لێ دەکرد دوای زۆر زیاتر زەختیان لە کاک حوسێن و کاک حاجی عەباسی کوڕی کرد و ڕۆژێک باسم کردووە کە نەقیب ئەنوەر مدیری ئەمنی ڕانیە هاتبوو میوانیان بوو منیشان بان کرد تەمە نەمزانی چی هاتووە ئیدی هاتوو لەگەڵ خۆم بەرێ هاتبوو هەر ئەوە دیار و کاک حاجی عەباس و کاک حوسێن گویانەوە ناگونجێ دوایی وەکو تەڵەی بۆ دانابووم کە پشم دوای تەمانە من ڕاوێژم کرد لەگەڵ کوڕەکانی حاجەغا و کولیا داشتەکان دەباسم کرد و وتیان مامۆستا زاهیرەن تەڵەیە دەیانێ بتگرن ئیدی ئەوێشمان لێ تێکچوو دوای ئەوەی کە تقریبا ساڵێک و حەومان هەشتمان لێوێ ماینەوە و بە سۆزی کچمان لەوێ لەدایک بووە بڵین لەدایک بووی ئەوەیە جا بیرەوەریم زۆرن وەڵا لەگەڵ خەڵکی سەرسیان و من ئەو کاتە دەرسم دەگوتەوە بە 12 مامۆستا کە لە کتێبی چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنم باسم کردوون لە گوندی قەرەتەپە هەمویان دەهاتنەوێ ئیچێ لەوانە مەلا سەید ئیبراهیمی نەوەڵشکە هەزار ڕەحمەتی لێبێ و ئەو مەمەستا سی عەبدوڕەحمانی سەرسیان و مەلا سی عەبدوڵای مەمەنداوێ و مەلا ئیسماعیلی دۆڵەگۆمی و مەلا شێخ موحیدینێک و زۆر بوون یعنی کۆمەڵە مامۆستایەک بوون 15 مامۆستا بوون هەم مامۆستا مەلا تەیب یادی بەخێر مامۆستا مەلا تەیب قەرەتەپە دەرسی پێدەگوتم پێمە دەرسی لازانم فقهی پێدەگوتن منیش دەرسی تەفسیرم پێدەگوتن ئیدی بیرەوەریمان زۆرن دیارە لەوێ بەڵام ئێستا ناگونجێم بەڵێ مامۆستا ڕەنگە بینەر یا بیسەر کە ئێستا بەرنامەکە بینێ پرسیارێ بکە بڵێ بۆ پرسیارت لەسەر ناوەکەی نەکرد چۆن بوو ئەم ناوەت بۆ کتێبەکە هەڵبژارد سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا وڵا هەر واقعەکە خۆی کتێبەکانی من هەمووی جاری کەشمان باسم کردووە هەموو هەڵقوڵای واقعەکەن ینی هەلو مەرجێک واقعێک وای پێویست کردو کە من ئەو کتێبە بنووسم و تەماشاشم کردوونی و ڕۆکەکەی چۆنە ئێستا ئەم کتێبە هەم تێمدا باسی سۆزی نەتەوایەتی خۆشویستنی مرۆڤ بۆ وڵاتی و بۆ نەتەوەی و بۆ ئەو باسی ئەوم کردووە هەم باسی ئەوەشم کردووە لە حاڵەدا کە ئەو فیکرە لە سنوورە شەرعیەکانی خۆی ئەو هەست و نەستە ئەو هەڵوێستە بەرامبەر بە گەل و نیشتیمان تێدەپەڕێنێ و دەبێتە ئیدۆلۆژیەک دەبێتە شتێک کە ببێتە بەدیل بۆ ئیسلامەتی بەدیل بۆ دینداری بۆ خواپەرستی باسی ئەوەشم کردو کە ناوم ناوی ناسیۆنالیزم واتە ناوەکەم بە پێینی ڕۆکەکەی داناوە و هەلو بەرجەکەش وای کردو کە من ئەو ناوەی بۆ دابنێمەوە واقعەکە وای پێویست کردو کە ئێمە دووشتمان هەیە خۆشویستنی مرۆڤ بۆ گەل و نیشتیمان بە حاڵەتی خوارڕسک و شتێکی سروشتی و ئاسایی کە ئەوە شریعەت فەرمانی پێدەکات ئیسلام لەگەڵیدایە پشتی دەگرێ و پەرستنی گەل و نیشتیمان و کردنیان بە بتوڵسەنەمێک و کردنیان بە ئەڵتەرناتیف و بەدیل بۆ دینداری موسڵمانەتی بۆ ئیسلام ڕەفزی دەکات لە تەرازوی ئیسلامدا ئەو دوانم هەڵسەنگاندووە مامۆستا لەبەرەوەی کە کاتەکە تەواو بوو ناتوانم هیچ پرسیارێکی تر بکەم لە بەرنامەکەیە بەڵام گفتوگۆکەمان واتە ناوەڕۆکی کتێبەکە ئینشاڵڵا هەڵەگرین بۆ بەرنامەکانی ئایندەمان ئەم جارە بەس تۆزێک نزیک بووینەوە لە کتێبەکە باسی ناوەکەی و هەروەها ئەو پەیفەی کە مامۆستا حەسەن بۆی نووسیوە و ئیتر لەمە بەدوای ئەچینە ناوەڕۆکی کتێبەکەی پشتیوان بێ زۆر باشە زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا سەلامەت بی سپاس بۆ جەنابیشت و هاوکارانیشت بەخێر بێن دووبارە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ